إنما المؤمنون الذين إذا ذكر الله وجلت قلوبهم وإذا تليت عليهم آياته زادتهم إيمانا وعلى ربهم يتوكلون. همو سفر قشتك كإنسان أنجام يدا للراسية تامي تايبتي خوي هي همو قشتك خەڵکانێک هەیە گەشتەکەن بۆ ئەوەی فێری زانست و علم ببن، کەسانێک هەیە گەشتەکەن لەبەر ئەوەی شتێک کەشف بکەن، دنیا زیاتر ببینن، کەسانێک هەیە گەشتەکەن هەر بۆ خۆشی لەبەر ئەوەی لەزەت و بۆ لەزەت و ڕابواردن، کەسانێک هەیە گەشتەکەن لەبەر ئەوەی بیرۆ بۆ چوونەکانیان لە ژیانە بگۆڕێ و زیاتر دنیا دیدە ببن. گەشتی حەج ئەمانە هەموو ئەگرێتە خۆ و زۆریش لەوە زیاتر هیچ ڕەحلەتێک و هیچ گەشتێک هیچ سەفەرێک ئەوەندەی سەفەری حەج بەتام نییە. ئەوانەی کە نەیان کردووە ئەو حەجە ئەو سەفەرەیان ئەنجام نەداوە، تەماحیان ئەوەیە ڕۆژێ لە ڕۆژان پێش ئەوەی بمرن و لە ژیان دەرچن ئەو گەشتە ئەنجام بدەن. ئەوانەشی کە ئەو گەشتەیان ئەنجام داوە ئاواتە خوازن جارێکی تر لە ژیانیانە دووبارەی کەنەوە و ئەو گەشتە ئەنجام بدەن. لە ڕاستیە خۆشترین گەشت لە ژیانی منە خۆم بۆ خۆم گەشتی حەج بووە. گەشتم کردووە بۆ چەند وڵات، بەڵام هیچ گەشتێکی ئەو تامەی نەداوە، گەشتی خوێندن، گەشتی سەفرە و سیاحەت، بەڵام هیچ گەشتێک هیچ سەفەرێک ئەوەندەی سەفەری حەج تام و لەزەت و چێژی لە دڵما نەماوە. چی نیعمەتێک، چی گەشتێک لە گەورەیە و لە خۆشیە و لە لەزەتە ئەگا بەو گەشتەی کە ئینسان فرسەتێک ئەدا بە ئینسان سەر لە نوێ دەست پێ بکاتەوە، تازەت ئەکاتەوە، لە هەموو بوارێکا تازەت ئەکاتەوە. ئەوە بەس تەنیا لە حەجا دەسەکەوێ. ألم تر كيف ضرب الله مثلا كلمة طيبة كشجرة طيبة أصلها ثابت وفرعها في السماء